جەژنی لۆسەر نیپاڵەکانی کوردستانی کۆکردوێتەوە. جەژنەکە بە بەجێهێنانی مەراسیمی ئاینی دەست پێ دەکات. هەمووان گوێ لە لاما یان قەشەکەیان دەگرن تا پەیامی جەژنەکەیان پێ بگەێنێت. تێکی بەشدارە لە بەجێهێنانی مەراسیمە ئاینیەکە. هەرچی خواردن و پێداویستیەکانی جەژنەکە هەیە ئەو ئامادەی کردووە. سەری ساڵی تامەڵە 32 لۆگای لێیە وڵای نێپال لەبەر ئەم زۆر فەرقی لێیە. ئێمە ئێستا عێراقی وڵاتی ناوی کوردستانە زۆر خۆشە هەمووی کۆپنۆم کرد ئەمڕۆ حەفلەمان دروست کرد خواردنم دروست کرد زۆر کەڵکی نێپالیم هاتوو. دوای بەجێهێنانی نەریتەکانیان ئیدی دەست بە ئاهەنگگێڕان دەکەن. هەرچی ئامادە بوو هەیە لە جێگەی خۆیەوە دەست بە جوڵە دەکا چونکە جەژنەکەیان لا پیرۆزە. والله جشن اما جشن اما امر سری سال جشن اما نیپالی تمام اما لۆسەر امرو اما جشن همور برادر ما لے رہا ہے همو براکا لے رہا ہے برا خزمه هموش لے رہا ہے اما امرو گورانی علی رقص کے او خاطر جەژنی لۆسەر لای نیپاڵەکان بە واتای سەری ساڵی نوێ دێ. هەمویان بە ئومێدێکی گەورەوە دەڕوانە ساڵی 2021 کە بێتە مای خۆشگوزەرانی بۆ خۆیان و خانەوادەکانیان لە نیپاڵ. نیپاڵەکان لە ساڵێکدا چەند جەژنێکیان هەیە. دیارترین جەژنیشیان لۆسەرەکە بە گرنگەوە لێی دەڕوانن چونکە چێژێکی تایبەتیان پێدەبەخشێت. دیار جەمال کوردستان 24 سلێمانی.